بوونی قوتابیەکی زۆر و نەبوونی قوتابخانە و خوێندنگای پێویست لە سنووری پەروەردەی گەرمیان گرفتی زۆری بۆ قوتابیان و مامۆستایان دروست کردووە بە جۆرێک کاریگەری نێگەتیڤی کردووەتە سەر پرۆسەی خوێندن لە هەندێک لە خوێندنگاکاندا ئەمە شوای کردووە نە قوتابی دەتوانێت وەک پێویست لە بابەتەکان تێبگات و نە مامۆستاش پێی دەکرێت پەیامی پەروەردە و زانست و فێرکردن بگەێنێتە قوتابی. ئەگەر زۆر بێت یا ناوین قاڵە قاڵک ئەن و ناڵێت دەرس باش ناڵێ باش بخوێنین ئەگەر کەم من باشتر دەخوێنین و زۆر دەچێتە مێشکمانە. ئێمە ئەگەر قوتابی کەمتر بێ باشترە چکە باشتر تێ بکەین لەوەرەی قاڵە قاڵک لەبەرەوەی قوتابی کەمتر بێ باشتر تێگەین ئەگەر زۆر بێ دەنەدەن بکەن و نەوانە باشتر ناکەین. کەمی بینایی قوتابخانە و زۆری یان ڕێژەی زۆربوون ڕێژەی قوتابیان و خوێندکاران ئەوە لە بەرچاوە ساڵ بە ساڵ ڕێژەی قوتابیان و خوێندکاران زیادەکە لە پاڵ ئەوەیشە بینایی قوتابخانە بۆ هۆی ئەم قەیرانەوە کە تووشی هەرێمی کورسان هاتووە ناپەرجێتە سەر ئەوەی کە مەسەن بینایی قوتابخانە دروست بکرێ. ئەمە بێگومان گرفتێکی زۆر گەورە دروستەکە بۆ پرۆسەی پەروەردە. من پەیام هەیە بۆ بەرپرسانە یعنی بەڕاستی بە جددی خەمێکی پرۆسەی پەروەردە بخورێت لەبەرەوەی دروست نەکردنی بنایە قوتابخانە کاریگەریەکی سلبی ئەکاتە سەر پرۆسەی خوێندن. بەڕێوەبەری گشتی پەروەردەی گەرمیان نایشارێتەوە کە لە زۆرێک لە قوتابخانە و خوێندنگەکانی سنوورەکەیان ڕێژەی قوتابی لە پۆلێکدا زیاتر لە 45 تاوەکو 50 قوتابی دەبێت. ئەمەش کاریگەری نەرێنی هەیە لەسەر هزری قوتابی بۆ وەرگرتنی ئەو بابەتانەی کە دەیخوێنن بەڵام خۆشی دەڵێت لە ئێستادا حەوت بینای قوتابخانە لە سنووری پەروەردەکەیان بەهۆی قەیرانی داراییەوە کارکردن تیایاندا وەستێنراوە. ئەمەش هۆکارێکە بۆ بەرزبوونەوەی ڕێژەی قوتابی لە خوێندنگە بە شێوەیەکی ئاسایی ئەوێ 25 قوتابی لە پۆلا بێ بەڵام ئێمە جاری وا هەیە ئەگاتە 40 تا 50شمان هەیە لە پۆلێکەوە لە تەنانەت لە شارێکی وە خانەقینە 60 قوتابیشمان هەیە لە پۆلەکە کە ئەمە کاریگەری سلبی ئەکاتە سەر پرۆسەی خوێندن و سەر دەرونی قوتابی و خوێندکار و تەنانەت ئەرکوماندووبوونی زیاتری مامۆستایان. ئەمەش تەبان لە ئەنجامی ئەو بارە نالەباری کە لە ڕووی داراییەوە بەسەر وڵاتە هاتووە کە ئێمە حاڵی حاضر حەوت بینایەمان هەیە کە لە 150 زیاتری تەواو بووە تا ئێستا وەستاون. سیانی ئەکەوێتە سنووری بەڕێوەبەرێتی پەروەردەی خانەقین کە ئاماژەم پێدا کە 60 قوتابی لە پۆلێکایە هەمووی وەستاوە. تەنها لە سنووری بەڕێوەبەرەتی گشتی پەروەردەی گەرمیان 86,000 قوتابی و 400 قوتابخانە و خوێندنگا بوونیان هەیە کە بەشێکیان بەهۆی نەبوونی بینایی خوێندن پەنایان بردووەتە بەر 2 تا 3 دەوامی. ئەمەش بە بڕوای شارەزایانی دەرونی و پەروەردەیی هۆکارێکی سەرەکیە بۆ تێنەگەشتنی قوتابی لە بابەتەکان و لەلایەکی تریشەوە ئیفلیجبوونی پرۆسەی خوێندنە لە هەرێمی کوردستان. پشتیوان وەنداوی کەناڵی ئاسمانی پەیام گەرمیان.